باشترین هۆکار بۆ یارمەتیدانی ئینسان لەسەر ئەم سەبر و ئارامگریە چییە؟ نوێژ و زیکرە. ئەمی کە لێرە باسەکە باسی نوێژەکە، ئەم زیکر و تەسبیحی کە لێرە باسەکە عولەما فەرموون بەبەسی لە نوێژەکانە. ئەمە لێرە باسی پێنج نوێژەکەمان بۆکە، باسی شۆ نوێژیژەکە. واذكر اسم ربك یادی پەروەردگار بکەی بەیانی و ئێوارە بوکڕەتەن و ئەسیلە. ئەمە سێ نوێژە، ئەمە بەیانی و ئێوارە، ئەمە سێ نوێژ. بەیانی نیوەڕۆ ئێوارەکە، چونکە لە ئەسیل لە دوای نیوەڕۆی تر نیوەڕۆ ئەسل ئەکوێتە ئەسیلەوە، بوکڕەکەش کوێیە؟ نوێژی بەیانی. ئەمە سێ نوێژە. واذكر اسم ربك بوکڕەتەن و ئەسیلە. لە بەیانی و لە دوای نیوەڕۆی تر تۆ ذکری پەروەردگار بکە، ئەمە سێ نوێژیان. ومن الليل فاسجد له، لە شەیشە سوجدەی بۆ بەرە، و دوانیان لەویایە لە شەوکەیە، هی مەغریب و هی عیشا، و دوای ئەیش وەسەبح لەیلا طەویلە، شەوێکی دوور و درێژیش دانیشە چی بکە؟ نوێژ بکە بۆ پەروەردگار و تەسبیحە لە یاکانەیە، وەکو ذیکرەکە هەر بەبەست پێی چییە؟ نوێژە. ولەماکان هەموو فەرموون کە ئەمە نوێژەکان ئەوەی فەرزەکانی کرد ئەمەی جێبەجێ کردو، ئەم دوو ئاەتی جێبەجێ کردو. ئەوەی نوێژە فەرزەکان بکات و ئەگەر توانی وەترەکەشکا و شەو نوێژکایتەوە وەتاڵەتی ئەمەی جێبەجێ کردو کە پەروەردگار داوای دەکات. ئەمانە یارمەتی دەری ئینسانە بۆ سەبر، یارمەتی دەرتە بۆ ئەوەی کەوا تۆ گوێڕایەڵی کێ نەکەی؟ کافر و تاوانکاران نەکەی.